ئەم کاتتان باش من دکتۆرە بانووم ئەمڕۆمە باسی نەخۆشی هەرپێسکەم یان ئەوەی کە زۆر کەس بە ناوی تامێسکەوە ئەیناسێت. هەرپێس ڤایرۆسێکە و دوو تایپەیە. تایپی یەک دائیمەن بەر لێوەکەوێ یان منتیقەی لێو و دم و ئەوەیەوەی کە تووشی ئەوەمانەکەوەی کە پێڵین تامێسک. 12 بۆ 36 ساعت پێشەوەی کە تامێسکەکە دەرچێت لە دەوروبەری لێو زۆر کەس هەستەکە بەیان ئازار یان خوڕاندن یان سووتانە لە دەوروبەری لێویان. وای ئەم 12 بۆ 36 ساعتە کیسی بچوک بچوک دروستە بێت لە دەوری لێو یان دەممان. ئەم کیسانە ئەڵی ئاویان تایە اینجا دوای ڕۆژێ بۆ 2 ڕۆژ ئەتەقێنەوە اینجا برینێک دروست دەکەن. دوای ئەم برینە دەرچێ بۆ ماوەی 7 بۆ 10 ڕۆژ ئەمێنێتەوە لە دەوروبەری لێو یان دەم اینجا خۆی دوایی نامێنێت بێەوەی کە پێویستی بە عیلاج بێت. ڤایرۆسی تامێسک بە مناڵی تووشە بێ زۆربەی کەس یان ئەتوانی لە کەسێکی ترەوە تووشێبی شلەمانی لەش. ئەم ڤایرۆسە قەت لە لەشی مرۆڤ دەرناچێ. هۆزار تووشی ڤایرۆسی هەرپێسەکە بیت ئەم ڤایرۆسە ئەڕوا بەڕێی دەمارەوە یان ڕێی عەسەبەوە بۆ گرەی دەمار یان گرەی عەسەب اینجا لەوێ ئەمێنێت و ئەخەوێت بۆ ماوەیەک حەتا ئاکتیڤ بێتەوە. ئەم ڤایرۆسە بەم شێوەیە ئاکتیڤ بێتەوە کاتێکە سەرمامانە بێت، کاتێکە هەڵامەتمان توش بووە، کاتێکە بە هەتاو ئەسووتین، کاتێکە سترێسمان تووشە بێ یان لە لای ئافرەتەوە کاتێکە سووری مانگانە وەرەگرن. کە ڤایرۆسەکە ئاکتیڤ بێتەوە لە گرەی دەمارەکان یان گرەی عەسەبەکان ئەڕوا بە ڕێی دەمار یان ڕێی عەسەب هەتا گاتە لای پێستمانەوە اینجا پێستەکە ئەو منتیقەی دەوری لێو دەمەکە باسمان کرد. وتم چارەسەری هەرپێس تایپی یەک یان ئەم هەرپێسێکە لە دەوروبەری لێومانەوەیە کە پێڵێن تامێسک پێویستی نییە چونکە خۆی لە خۆیەوە ئەڕوا دوای 7 بۆ 10 ڕۆژ. بەڵام بۆ ئەوانەی کە زۆر زوو تووشیانە بێتەوە هەرەگەڕێتەوە ئەم تامێسکە کرێمێکی هەیە دژی ڤایرۆس یان حەبیش هەیە دژی ڤایرۆس ئەتوانێت قسەکەی لەگەڵ دکتۆرەکەتە. مهمە ئەگەر تۆ ئەم تامێسکت هەیە یان ئەگەر کیسەکان بێ یان ئەگەر برینەکە بێ هەموو ئەم ماوەیە بێ بە خەڵک بڵێ کە کوپی تۆ بەکار نهێن یان چەتەڵ و چەقۆ و کەوچکی تۆ بەکار نەهێنن و زوو دەستیشت بشە بۆی تووشی خەڵک نەهێن.